زانکۆکانی کوردستان ئامادەکاری تەواویان کردووە تا خوێندنی ئەلکترۆنی بکرێتە پراکتیکی. زانکۆمان هەموو ئامادەکاریی کردو لە مانگی سێوە لژنێکی خوێنی باڵای فێرکاری ئەلکترۆنی دروستکراوە کە وەکو سەرۆکایەتی دوایەوە لژنەی فەرعی دروستکراوە لە هەموو کۆلێج و پەیمانگاکان ئەنجا دوایەوە ئەم لژنەی باڵایە کارەکەیەوە بۆ ئامادەکاری ڤیدۆی فێرکاری ئامادەکە بۆ مامۆستاکان ڕاهێنانیان پێکراوە چۆن بتوانن کە ئێمە پلتفۆرمی گوگل کلاس بەکارێنین چۆن بتوانن ئەپلیکیشنەکانی یاخود سۆفتوێرەکانی گوگل بەکار بێنن بۆ فێرکاری خوێندکارەکان. زانکۆی سلێمانی یەکێک بۆ لە زانکۆکان کە پێشەنگ بۆ لە هەموو بوارێکە و لەم خوێندنەشە هەماشت دەستیان پێکوڕوە بە خوێندنەکە و ئەمڕۆ دەست پێکراوە و ئامادەکاری کراوە کە لە ماوەی چەند هەفتەی پێشوە مامۆستا ئامادەکراوە، خوێندکاران ئامادەکراوە، هەموو پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکوپێک ڕۆشتووە. 2 مانگ زیاترە پرۆسی خوێندن لە کوردستان ڕاگیراوە. هۆکارەکەشی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 بوو. لەو کاتە بەدواوە هەوڵەکان بۆ ئەوە بووە کە خوێندن دەست پێ بکاتەوە تا ڕێگری بکرێت لەوەی خوێندنی 1 ساڵی خوێندکاران بەفی ڕۆبڕات. ئەم جێبەجێکردنی پرۆسێ بە شێوەیەکی ناهاوتایە، یعنی کات دیاری نەکراوە، ئۆنلاین نییە بەی شێوەیەک. تاقیکردنەوەش لای ئێمە نییە، کۆتا پرۆسە نییە. هەموو مەبەسمان ئەوەیە خوێندکار ئەو فترەی کە لە سا هەفتای خوێنووە هەشتای خوێنووە لە ساسی ماوە بەفیڕۆ نەڕوات. ئێستا حالیەن پێویستەکە خوێندکار تیۆریەکانی وەرگری. ئێمە تەنها ئەوەمان لەسرە کە خوێندکار دڵنیا بکەینەوە کە خوێندنیان نافەوتێ و خێزانەکانیان دڵنیاکەینەوە کە لە ماڵەکانی خۆیان بۆ پاراستنی خوێندکارەکان بۆ ئاسایی بوونەوەی حاڵەتەکەیان لە ناو ماڵە خوێندنەکان بکەن. تەنها ئەمە ئەوەیە کە وانەی تیۆری وەرەگرن. پرۆسەکەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە ناوی پرۆسەی پاڵپشکاری خوێندنی ئەلکترۆنی لێنراوە هەموو ئەو وانە توێرانە دەگرێتەوە کە نەخوێنراون. بۆ وانە پراکتیکەکانیش ڕێکار و شێوازی تایبەت بەخۆی دەبێت. بۆ ئەوەش کۆلێجەکان تاقیەکانیان واڵا کردووە، بەڵام نییە بە پێی کات ئەمووی کاتیان بۆ تەحدید کراوە ئەتوانن پەیوەندی بە کۆلێجەکەەوە یا بە کۆلێجەکان یا بە بەشەکانەوە بکەن بتوانن بۆی نییە ئەو تاقیگانیان بۆ واڵا بکەن. تەبان ئەویش بە هەمان شێوە ڕێنمایەکانی سەلامەتی و تەندروستی جێبەجێ دەکرێت. وانەکانی تریان کە پێویستی بە پراکتیکی هەیە پێویستەکە لە ناو زانکۆ بخوێنێت انشاءڵڵا کە دۆخەکە ئاسایی بۆەوە کەمپەسەکانەکەینەوە وێنەوە وانەکانی ترە خوێندنەوە. لێکەوتەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 زۆر بواری کردەوە. لە سەرەتای هەمووشانەوە پرۆسەی خوێندنی پەکخست. ئێستا هەوڵی ئەوە دەدرێت کە پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندنی باڵا و ناوەندەکانی خوێندنی پەروەردەیی دەست پێ بکاتەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.